بەڵازان بەردەوام دەبینەوەی دومی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خۆپارێزی لە خنکان لەم ڕۆژەدا یاخود ئامانجی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە ژیانیان پارێزرا و سەلامەت بێت. دەپرسین بە تایبەتر لەم ساڵاندا هۆکاری ڕووداوەکانی خنکان یاخود زۆربوونی هۆکارەکانی ڕووداوی خنکان چین. ئەخۆ لەو ناوچانەی کە شوێنی مەترسیداری مەلەکردن لە هەرێمی کوردستاندا ڕێنمایی پێویست یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئاگادارکردنەوەی پێویستەیە بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیاران و پێداویستیەکانی ڕزگارکردنی هاوڵاتیان لە ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازرا و کاتێک کە دەچنە ڕووبار و چەمەکان بۆ مەلەکردن تا چەندە ئامێر و پێداویستی پێویست یاخود تیمی پێویست هەیە بۆ ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیان. تایبەت بم بابەتە زۆر بەڕێزانە ئەبوبەکر رێپرسراوی تیمی غەواسی لیواییەکی پاراستنی سلێمانی لە ستودیۆ بیانی کوردستان نیوزمیانە. کاکزارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرتا لە ئامانجی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە وەروەها گرنگی ئەم ڕۆژەوە بپرسین. ئامانجی دەستنیشانکردنی ڕۆژێک بۆ خۆپارێزکردن لە خنکان گرنگیەکە چیە و ئامانج لێ چییە؟ بڵێ سەرەتا دەستان خۆش بۆ بەرنامەیە. ئەو ڕۆژە ینی ئێمە هەموو ساڵێک بە بەردەوام کە ئەو بەرنامانە دەکرێت مەقسەدی ئێمەش هەدەفمان لەوەیە ئامۆژگاری خەڵک بکەین لەو ڕۆژەدا کە مەلەوانە سنوورەکانە ینی ئامۆژگاری خەڵک بکەین کە نەخنچێ. بەڵام بەداخەوە هیچ کاتێک کەس گوێگری ئەومان نەبوو هاوکارمان نەبوو بەوەی کە پێی دەڵێنرێن مەچوو ئەو جێ بە گوێمان ناکەیان ئەوە تا سنوورەکان تو لە شارێکەوە دەچی بۆ شارێکە دەچی بۆ ئەو جێکە سنووری خۆت نییە تەبع نازانێ و ئاوە سنووری چۆن و چۆن نیە مەلەوانی دەکە بەداخەوە دەخنچیانەوە تا ینی هیچ هەرچی پێ دەڵێ هیچ شتێک بە قسەمان ناکەن بە بەردەوام ئێمە دەگەڕێن لەناو ئاوە سوپاس بەخوای گەورە بەردەوام برین چاومان لە گەشتیارە و بەس ئێمەش هەموو سنوورێکە هەر پێمان ناکرێت جمعەیەک دەچینە جێیەکە بۆنەکان جمعەیەچینە جێیەکە هاوکاری خەڵک دەکەین و ئەوێ باشە کاکزانان دەمەوێت ئەوە بپرسم زۆرنی ئەو ڕووداوانی کە ئەو ڕووداوە نەخوازراوانی کە تایبەتە بە خنکان لە با بڵێن ڕووبار و چەمەکان ناوچەکانی هەرێمی کوردستان هۆکارەکەی بە دیاریکراوی چییە؟ ئایا گەشتیارێکە سنووری ئەو ناوچەیە نازانێت کە مەترسیدارە خود لە شارزاییە لە مەلەکردن و تەنها دەیەوێت بچێتە ناو ئاوەکە خۆی فێن بکاتەوە بە دیاریکراوی هۆکارەکانی چین؟ دیاریکراوی ئەوەیە ئەوەی کە ئێستا مەلەوانە ئەوەی کە دەخنچێ ئەوەی کە هەر ئێستا کە دەخنچێ هەمووی مەلەوانە کەسێک مەلەوان نەزانە ناستە ناو ئەو ئەوەی کە دەخنچێ مەلەوانش لەکوێ فێر بووە لە مەزبەح فێر بووە مەزبەح ئاوێک کە با 4 مەتر قوول بێ با 3 مەتر قوول بێ ئاوێکی پاکە ڕاوەستا و خەڵکێکی زۆر لە دیارتە دەتوانی مەلەوانی تیا بکەی بەڵام کە هاتی ڕووبارەکان و زەیەکان ئاوێکی سەریع و ساردا یعنی هەر سامی لە ساردەکەی سامی هێ و دەشێوێ و دەخنچێ ئەوەی هۆکارەکەی مەزبەح بۆ ئاو زێ فەرقی زۆرە. کەواتە ئەو کەسێک کە دەکرێت بڵێ مەلەوانێکی باش بێت لە ناو مەزبەحەکانە ڕەنگ نییە لە ناو دەریا و ڕووبار و چەمەکانە بتوانێت بە هەمان شێوە مەلە بکا و ژیانی پارێزراوە نەخێر ئەوەی لە مەزبەح فێر ببێ ناتوانێت لە زێ مەلەوانکە. ئێمە خۆمان ئێستا حال حاضر ئێمە تیمێکین 4 کارمەندین لە لیوای یەکی پاراستنی سلێمانی پێشمەرگەین لە لای لیوایکی پاراستنی سلێمانی ڕاست پێدرا بۆ ماوەی 2 ساڵ دەبێ ئەو کارە بەردەوامین ئێمە هاوکاری و هەموو شتێکمان لەو لیوایە بەردەوام دەگەڕێن یعنی بەدەر لە ئیشی جەنازەش بگرە بۆ کارە مرۆییەکان یان بۆنە و ئاهەنگەکان ینی بۆ نمونە بەسیترین شت ئێستا 3 ڕۆژ پێش ئێستا چیتمە حاجی ئۆمەران حەوزی ئاوی گوندێک بەردی کەوت بۆ پێش بۆڕیەکەی گرتی بچیتم لامدایە یانەوە تا بەس ئەم ساڵ تقریبا 23 بۆ 24 کەسێکم لە خنکان ڕزگار کردی هەر ئەم ساڵ 5 تەرمشم بەدەستی خۆم دۆزیتەوە جگە لەوەش کە هاوکار بوویم لەگەر تیمەکانی بەرگری شارستایی ئەو سنوورانەی کەسەکەی لە دەخنچێ بەشدار بوویم لە دۆزینەوەی تەرمەکان ئەو بەسی ئەو ساڵ باز دەکەم کە هێشتا مەلەوانیش زۆری مایە 2 مانگێک تقریبا 3 مانگێکی مەلەوانی مایە. باشە ئامارەکان بە بەراورد بە ساڵی پار ئەم ساڵ ڕووداوەکانی خنکان و یاخود ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیان لە هەڵکشاندا بۆ یاخود کۆنتترۆلکراوە دەکرێت بڵێ کەمتر بووە. لە سنووری سلێمانی هەز دەکەم کەمترە بەڵام لە سنووری هەولێر زیاترە یعنی سنوور بۆ سنوور فەرقی هەیە هاوینان خەڵک زۆر ڕوو دەکاتە سێرانگاکان من ئێستا لە خۆم لە تەقتەقم لە تەقتەق هەتا ئێستا ئەو ساڵ کەس نەخنکایە پارژ یەک کەس خنکایە چکە ئێمە بە بەردەوام دەسوڕێینەوە یان لە سەیرانگاکان ئێستا قەول وایە برین کتابێک بەرز بکەنەوە بۆ دوکان لێوێ بین جمعانان بتوانین ئینشاڵڵا بەردەوام هاتوچۆ بکەین نێنی خەڵک باشە کاکزانە لە هەرێمی کوردستان لە سەیرانگاکانی لە دەریا و دەلی دەریاچە و لە ڕووبارکان
ڕێنمایی پێویست نووسراوە بۆ ئەو گەشتیارانی کە شارەزای ناوچەکەنین بۆ نمونە بە لۆگۆیەک بێت بە لەوحەیەک بێت بڵێت ئەم شوێنە شوێنی مەترسیدارە بۆ مەلەکردن ژیانی خۆت بپارێزە ئەم ڕێنماییانە هەن بەڵێ هەموو سەیرانگاکان ئەو ڕێنمایانەی لێ بەڵام گوێ ناگرن یعنی بەدەیان زار گەنجێکە لە عەرەبێکە تورکمانێکە لە شارێک عێراق و دێن هەرگوێ لە ڕێنمایەکان هەڕا ناگرن یعنی خۆیان حساب لۆ کەس ناکەن مەلەوانی خۆیان دەکەن دەخنچێن یعنی پێی دەڵێ بەدەیان جار پێشم گوتیە کاکە مەلەوان مەکە و ڤیدۆم لایە مەلەوان مەکە بە قسەم ناکە و پاشی 5 دقه هاوار دەکەن بگەنم فریام خنکای هینایت مەدەرێش هەر ئیسفادەی نەبوو ینی هەر دووبارە مەلەوان دەکاتەوە ئاگای لە خۆی نییە کاکزانە بابەتێک هەیە ئەویش تیمەکانی غەواسە ئایا بە بەردەوامی تیمێکی غەواز ئەگەر دوکان بۆ نمونە بهێنینەوە کاتێکە گەشتیارێک هاوڵاتێکی هەرێمی کوردستان ڕوونە و ناوچەکە بە بەردەوامی تیمێکی غەوازی لێ ئەگەر هاوڵاتیەک بۆ مەلەکردن چوە ناو ڕووبارەکەەوە نەیتوانی مەلە بکە ئەو تیمە پارێزگاری لە ژیانی بکات یاخود ئەگەر ڕووداوەکە خوانە خواستە بکات حاڵەتی مەترسیدەر ئەو کاتە تیم ئاگادار دەکرێتەوە خۆی لە دوکان تیمی غەواز دایم لە ئامادە باشین بەڵام ناو ئاونین کە کەسێک دەخنچێ تەلەفۆنە بۆ دەکرێت ئەو دەری دەکەنەوە خۆی گرنگەکەی لەوەیە دایم ئامادە باش ڕاست دەکەی بەڵام یەخە تو تمشای کە ئێستا دوکان تقریبا بە مەسافەی کیلۆمەتر و نیوێک زیاتر بەس سەیرانگایە لەو سەر لەو سەر خۆ تو لە لایەکۆ دەبی کابرا لە جێشکە بە 2 دقه ڕوحی دەردێ بە 3 دقه ڕوحی دەردێ ئەی تو نازانی بزەبت بەس پێم باشە هەر باشترێ لەوەی کە بە بەردەوام تو هاتووەکەی بەیانێت تا ئێوارە هاتووەکەی با جلیکانە بەزین سەرفکەی هەر ئەوەندێ دەتوانی هاتووەکەی لە سنووری تەقتەق لای خۆمان لێیتی جمعانان پارکەکان بەلەم بە بەردەوام دەسوڕێتەوە جگە لەوەی کە بەلەمی گەشتیاریشی لێ خۆی دوکانش ئەو بەلەمە گەشتیارانە دەوری زۆرە کە خەڵک لە خنکان ڕزگار دەکەن دەنە بە بەردەوام خنکان لێوێش دەبێت ئەو بەلەمە گەشتیاران بە بەردەوام هەموو مەلەوانم چاویان لە خەڵکە باشە ئەگەر باس لە پێداویستی تیمەکانی غەواز بکەین کارگەریان هەبێت لەسەر پاراستنی ژیانی هاوڵاتیان یاخود دەرهێنانەوەی ئەو کەسانی کە لە ناو ڕووبارەکاندا لە ناو دەریاچەکان لە ناو بۆ مەلەکردن چون و خنکاون ئەو کەلوپەل و پێداویستانی کە تیمی خەواستەکان لە بەردەستیاندا دەکرێت بڵێ کەلوپەل و پێداویستی سەردەمیانن و لە ئاستی پێویستدان ناوەڵی شتەکان هی کوردستان هیچی لە ئەوە سەردەم نییە ئەوە ئێستا بەداخەوە گەنجێک لە دەربەندی خنکە تقریبا 50 بۆ 55 متر قول بوو هەموو غەواسی کوردستان هەر هەمومان لە دیاری بن دەسەڵاتمان نەبوو نە کامێرە ئیشی دەکرد و هیچ شتێک ئیشی نەدەکرد دوایش بە قولابی قەساوی لە جلوبەرگەکەی گیر بوو هاتە دەرێ یعنی لەو وڵاتانە شتی پێشکەوتو زۆرە هەموو شتێک هەیە بەڵام نییە لە کوردستان هیچ شتێکی وانە لەو بەحرانە بەداخەوە کە لە بەحرەکان کە خەڵک دەخنچێ دەبی چاوەڕێکی تا خۆشێ دێتە سەر هیچ شتێکمان نییە ناتوانین ئۆکسیجنەکەمانی توانای ئەوەی نییە تو 50 متر بڕۆی لە کوردستان هەتا 35 متر دەتوانانی بڕۆی توانای 50 مترمانی هەر ئۆکسیجنەکە نایخۆ خۆی من ئێستا غەواسم هەیە لیوایەکی پاراستنی سلێمانی بەڕێز مقدم ڕوکن کاگنی هات بۆ میکڕیە دەتوانم هەتا 35 متر 30 متر پێی بڕۆم بەڵام زیاتر هەر خۆی نووسرا 6 متر بەڵام ناتوانم پێی بڕۆم ئەو ئۆکسیجنە بەکارێنێ ئۆکسیجنمان نییە ئێستا ئەوان لە عەرەبەکانی بەسرا و بەغدا لێمە باشترن ئەوان ئۆکسیجنی زەخمیان هێشتی دەرەجەیەکیان هەیە بەوە دەتوانن زیاتر بڕۆنە ژێر ئاودن هەخۆک ئێمە هیچ فەرقیان نییە باشە لە هەرێمی کوردستان تیمێکی نیشتیمانی غەواسی تایبەت نییە بۆ دابینکردنی تاوی ئەم کەلوپەل و پێداویستیانە ئەوە خۆی دەکەوێتە سەر بەرگری شارستانی ئەو تیمی حکوومەت بەرگری شارستانی ئەوە دەبی وەزارەتی ناوخۆ داوایکەوە بنێرە بێ بەڵام هیچ نەکرێتە ئێستا باشە بە شێوەیەکی گشتی وەکو کۆتا پرسیار دەمێ ئەوە ئاراستە بکەین بە شێوەیەکی گشتی هۆشیاری هاوڵاتیان تایبەت بە پاراستنی سەلامەتی گیانی خۆیان لە دەریاچۆ لە ڕووبارەکان لە کاتی گەشتکردنا لە چه ئاستێکەیە دەکرێت بڵێ لە ئاستی پێویستایە و دەشکری ڕێنمای خۆت بە هاوڵاتیان بەست من وەکو ڕێنمایی هەموو کاتێک خۆم لە پەیجەکان لە کەناڵەکان لە هەر شتێک قسەم کرد بێ هەر گوتیتم کاتان لێ دەکەم ئەوەی مەلەوانی مەزبەح هەنێتە ناو زێ ینی زێ فەرقی زۆرە لەگەر مەزبەح ڕێنمایەکان ئەوەی ینی وامەکە جەرجی دایک و باوکتان بسووتێنن ینی کارە ساتە تو پار ساڵی پار من بەداتا لامە تقریبا 172 کەس خنکایە ینی 172 کەس گەلە زۆرە لە کوردستان 172 کەس ئێستا تەواو ئینەکانم لێک نەدایتەوە کە لە کوردستان ئەو ساڵ چەند خنکایە بەڵام هێشتا 2 مانگ 3 مانگێک مایە بە ئەوەش دابێ بزانم ئەو ساڵ ڕێژەکەی تاکیدم زیاترە لە پار زیاترە یعنی هۆکارەکەی ئەوەیە تو مەلەوانی مەزبەحی بێ ناوزێ دەخنچی خۆی ئیشە گەورەکەی ئەوەیە ئەجاش کە دێی لە پێش چاوی بڵین ئایلێک دەچی خۆت بە ئاودا دەدە ینی
خەڵکت لێ دیارە خۆت بە ئاودادەدەی ئەوەش ئەرکارە ساتیان مادە حولیەکان ئەوەش جارێکی کاریگەری بەجێدەیە زۆر ئەمەش زۆربەی تەرمەکان کە جاروە تەرم دۆزیتەوە لە دوای نیم ساعت دەرم کردیتەوە هەر مادە حولیەکان لە قەلبی هاتی دەرێ ئەوە دەوری زۆرە منداڵ تو داکو باوک دەچێتە دەم ئاوەکان ئاگای لە منداڵەکەی نابێ من منداڵم زۆر دیتیتەوە ینی تەرم هەر ئەو ساڵ تقریبا دوانم دیتیتەوە هەردووچیان لەبەر بێ ئاگایی دایک و باوکیان کەوتنە ناو ئاو دۆزیتمەوە یەکیان بە 14 ڕۆژ یەکیان بە 4 شەو دۆزیتمەوە تەنها بێخەمی دایک و باوکی بووە بەردەوام ڕێنمایی خەڵک دەکەین و لەو کارەوە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای پاراستنیشانی تاوی هاوڵاتیان زۆر سپاس بۆ بەڕێز زانا بووبەکر کە بەڕێزیان لە پرسایەتی میخەواسی لیواییەکی پاراستنی سلێمانین